بەهاری ئەمساڵ جگە لە گونجاوی کەشوهەوای سەیران و گەشت و گوزارەکەی بۆ ئاژەڵیش وەرزێکی تایبەتە و دەرودەشت بووەتە لە وەرگایەکی فراوان. شوانکارە و خاوەن ئاژەڵان ئەم وەرزە بە دەرفەتێک دەزانن بۆ لەوەڕاندن و گرنگیدان بە سامانی ئاژەڵ. عەلی هەرزەکارێکی شوانکارەیە. ئەو لە هەردەی ناوچەی داودەی گەرمیان بۆ هەر کوێیەک دەڕوات کێشەی لە وەڕی مەڕەکانی نییە. ئەو دەڵێت ساڵانێکە چاوەڕێی بەهاری لەم شێوەیەمان کردووە. وەڵی ماشەڵڵا باران زۆر باریە و لەوە ڕووچش زۆرە و ئەمەشەوا کات لە ماڵەوە ئاڵف و جۆ و هیچ نەدەینە مەڕوو لەوەر زۆرە و ئەبەس پار و پێرار خەڵک وای لات بوو هەمووی بفرۆشێت لەبەرەوەی لەوەڕ باران نەوی و لەوەڕ نەوی و پەرێز و چشت کەم بوو دەرچی چۆنێ بێ و خەڵکی داری کرد پارێک و پێرار. گەشەکردن و بەردەستبوونی لە وەرگای سروشتی ئەرکی ئاژەڵداران کەم دەکاتەوە لە بەخێوکردنی ئاژەڵدا. لە نەبوونی ئەم سروشتەشدا لە وەڕی دەستکرد دەبێتە جێگرەوە کە ئەوەش تێچوویەکی زۆرتری پێویستە و دەرەنجامیش بۆ گەشەکردنی سامانی ئاژەڵ ئاسان نابێت. وەرزەکە هەرچەند درێژ بێت هەرچەند درێژ بێت ئیکۆنۆمەک پیاڵن ئۆف پاسچەرن اقتصادیاتی مەراعی طبیعی قانزاجی زیاتر ئەبێ بۆ جوتیاران کەوانە ئاژەڵ بەخێوەکەن چونکە ئەم لەوەری سروشتیە بە هیچ شێوەی ساحبی مەڕووماڵاتەکان پارە خەرج ناکەن سەرف ناکەن دەست ناکەنە گیرفان غەیری شوانەکە. ئەمساڵ لەم بەهارە درێژ و پڕباران و سەوزاییەدا نە ئاژەڵ و پەلەوەر و نە خاوەنەکانیشیان خەمی لەوەڕ و خۆراکیان نەبووە. ئەمە ئەو فاکتەرەشە کە گرنگیدان بە کشت و کاڵ و ئاژەڵداری لەم ناوچانەدا زیاتر دەکات. سامان کەریم کورد نیوز ناوچەی داودەی سنووری قەزای کفری.